نابەرابەری و ئیرادە و هەڵبژاردن بەشی 8 لا نووسینی بێستون محەممەد ساڵح بۆ ئەوە یەقلی دەستە جەمعی قەراری تەندروست بدەین ئەم گۆشەیە بێ ئومێدی نییە نابگرە دواخستنی قەراری خەفەکراو نییە بۆ گەڕانەوە هەنگاو بەرەو دواوە یاخود بۆ لەباربردننی ئەو دەرفەتەی لە پێشمانە بگراسۆیەکە بۆ کرانەوەی چەتروخانەی ئەقلی من و تۆی هاوڵاتی و خستنەوەی خاڵە بۆ سەرپیتی دەستەواژە تەندروستەکان لە پێناو چاکەی گشتی و بەرژەوەندی باڵای گشتی و سەروەری قانون و سڕینەوەی ئەقلی دەرەبەگی سیاسی و ئاشبەتاڵ لەڕێ میخائیل نیعیمە حکمی زۆرینا حکمی گێلەکانە ئەوە بۆیە ئەقلەکان هەمیشە کەمی نەبوون لەسەر زەوی نابەرابەری لە هێز ئابووری یان ماڵی سیاسی و دەسەڵات لە نێوان ڕکابەرەکاندا لە پرۆسەیەکی دیاریکراودا وەک هەڵبژاردن یا بوونی گرفتێک ئاسەوارەکانی لە مەخرەجاتی پرۆسەکەدا بەدەردەکەوێت مەسەلەن بربژێرێکی دەسەڵات نابەرابەرە لە تەک بربژێرێکی دەرەوەی دەسەڵات ئۆپۆزیسیۆن یاخود سەربەخۆ چۆن ببینن سەرلیستی هەر حیزبێکی دەسەڵات و دەسڕۆشتووە گریز معنەوی و مادی دەواازەی تەواوی سەرچاوە مرۆیی و مادی و چێکداری لە خزمەتیدا بە جۆرێک هەر لە کۆمیتە و ناوچە تا دەگاتە سەرۆکەکانیان مەرکەزی تەڵقیندراون دەنگی بۆ کۆبکەنەوە لە ڕووە معنەویەکەی لە هەمان کاتدا لە ڕووی مادیەوە ئابووری وڵات و ماڵی سیاسی حیزب و حکوومەت لە خزمەتیدا دەکەوێتە گەڕ و پارێزگاریکردنی بەهێزی میلیشیایی چەکدار و تەواویدا و دەستگا حکوومیەکان لە خزمەتیدا دێنە مەیدان سەرلیستی دەرەوەی دەسەڵات بە دوو شێواز لە بەرابەردا دەوەستنەوە یەکەم تانە لە خراپ بەکارهێنانی دەسەڵات لەلایەن حکومڕان و سیستمی حکومڕانەوە دووەم خوێندنەوەی حەماسی و ختوکەدانی دەنگدەر لە دەرەنجامی کار و کاردانەوەی دەسەڵات و خراپ بەکارهێنانی دەسەڵات و شەپڕەوکردنی دا و دەستگاکان و بەهەدەردانی ماڵی گشتی و ئابووری وڵات و بەهەدەردانی سەدان میلیارد دینار بۆ هێزی چەکدار و میلیشیایی تایبەت بەخۆیان متمانە بنەماکەی ڕاستگۆیی داوێن پاکی شەرعیەتی ئەخلاقی ئەم زاراوانە سەرمایەی گەورەی بربژێری دەرەوەی دەسەڵاتن لە بەرامبەر بربژێری دەسەڵات یۆنانیەکان دەڵێن گوێدرێژ هەرگیز نایەتە نێو کێبڕکەی ئەسپەکانەوە وەلێ هەمیشە بە ئەسپی دۆڕا و پێدەکەنێت مەسەلەن حیزبی دەسەڵات گر دەبنەوە و قەرار لەسەر هەوڵی چڕ بدرێت مانگی ئەیلول پەرلەمانی کوردستان دەست بەکار بێت ئەوە نمونەی حکومڕانی نابەرابەری هێز ئابووریان ماڵی سیاسی و دەسەڵات کاتێک دەسوەردان لە دامەزراوەی دەسەڵاتێکی گەورەی وەک تەشریع داڕشتن دەکەن کیان بوێت لای ئەبەن کیان بوێت دایەنێت کەی دایخەن کەی بیکەنەوە و بەگەڕی بخەن ئاوزەنگی دەسەڵات لە وێڵاشی حیزبەوە و دوور لەسەر وەربوونی قانون ئەو ڕۆژە بەرهەم دەهێنێت 120 ڕۆژە موچە نەدراوە جەستەیەم دەسەڵاتە ناشەرعیە داڕزاوە دەست بۆ هەر مەرفەقێکی ئەبەیت هەڵەوەرێت لە بوونی فەساد و مەکتەبیەت و مەحسوبیەت و منسوبیەت تەواویدا و دەستگاکان سیخناخ کراون بە پیاوی پەزی سەرکردە و حیزب و دۆست و ئەحبابیان مەقسەدی کەلام لە کایە و ڕوبەری مەشهەدی سیاسی و مشارەکەی سیاسی و فرەیدا هەمیشە گێلەکان جڵەوی حکومڕانی لە دەستدەگرن و کەمینەی خەمخۆری خاک و نیشتمان یان سەرقەبران و قەبریتار چاوەڕێی دەکات یان مەڵاشۆی پێوە نامێنێت و ڕێک جەڵدە چاوەڕێی دەکات ماندێلا وتی گەنەڵ تەنها بەرگری لە گەنەڵ دەکات شکست خواردوو تەنها بەرگری لە شکست خواردووی هاوشێوەی خۆی ئەکات ئەوانەی سەربەست و ئازادن بەرگری لە ئازادی دەکەن تەنها ئەوانش بەرگری لە شۆڕش دەکەن کە پاڵەوان بوون ئیدی ئاوایە هەر یەکەمان بەرگری لە شتێکەکەین کە ئەزانین ئەبێ بەرگری لێ بکەین دەیخوا قەزا کۆمیتە و ناوچە تا ئاگاتە مەکتەبی سەرۆکەکان و خزمی خەزوری ماڵی شێخیش دەرگایان واڵایە بۆ بربژێرەکانیان بە حکمی هێز ئابووریان ماڵی سیاسی و دەسەڵات ئێوەی دەرەوەی دەسەڵات و سەربەخۆکان چۆن بەرامبەر و هاوسەنگ دەوەستنەوە مەگەر تەنها متمانە و سەروەری قانون و ئیرادەی پۆڵاین و لەسەر و هەمووشیانەوە یەقینی ڕەها بە ئیمانەوە بە ئەڵڵا تێگەیشتن ناقسە ئەگەر کامڵ و هوشیار نەبن بەردەوام